ئێمە زانکۆ ئێشە ساڵانە هەڵدەستین بە ئەنجامدانی کۆمەڵە کار و چالاکی بۆ یارمەتیدانی هەژاران و ئاوارەکانمان و ئەم ساڵژە و هەموو ساڵەکانی تر هەستین بە ئامادەکردنی کۆمەڵی خواردن ئەو دوای دەیفڕۆشین و داهاتەکەی بۆ ئاوارەکانمان دەبێت لە حەسەن شام کە زیاتر لە 1700 ئاوارە لەوێنە. ئەم پرۆژە ناوی پرۆژەی گۆشەی میرەبانیە، چوارەمین ساڵم پرۆژە دەست بەکار بووە کە ئامانزی هاوکاریکردنی ئاوارەکانی دانیشتووی کەمپەکانە کە ساڵانە بە شێوازی چەند چالاکیەک هاوکاری بۆ ئەو برابەرزانە کۆکەینەوە کە لە کەمپەکانە دانیشتن. یەکێک لەو چالاکیانی کە ئامانزی کۆکردنەوەی داهاتە بۆ هاوکاریکردنی ئەوان پێشانگەی خواردن. و پیشانگی ها ششی یا پارتوکیل پاریزگاه دو که ریوبری رانگاندن و چاووالاف کردن انجام دادن پیشگیری همو پارتوکخانین پاریزگاه دو که هندک شوانا بریکارین چندین دستگاهن چاپوشان نه چل هریما کردستان چل در و همود بنا 25 دستگاه اف پیشانگی ها دی بودم 7 روزا یا بردوام بیتن. حتی بگوه روشنبیریا تسویق و پرتوک منینه ام نشیم درستی رواجب که بو پرتوک خو اف نویسر و خاطبت ما اوید ویسر دمی اول ویره تایبتی اوید پارزگاه ها دهو که جبرکو بگوه خاندوای ما خاندوای که یعنی برابابا که در کتی تن کردی زانیدن نتیجه وی لاوازیا هنه یا خاندنه یا پیتدام پرتوک السر گنجی دیار بیتن و نتنه همه یا گریدای بیتن پیشانگه که وقت ساله دا بتوکل بلکو دویتن بردوام اف کارتنه بین انجام دان و برفرهتره. چالاکی بەم جۆرەمان ئەنجام داوە پێشتر ساڵی ڕابردووش کەسێک بە ناوی دکتۆر جەبارەوە سەردانی ئێرەی کرد ماوەیەکی زۆر لەگەڵ قوربانیەکانی ئێمە تەعاملی کرد بۆ ئاسانکاری لە ڕووی شانەوە بۆ زاڵبوون بەسەر گرفتەکانیانە بە هەمان شێوەم چالاکیش بەو شێوە ئەبینین ئێمە بە هیوادارین بەردەوام بن لەم چالاکیانە لە پارێزگای هەڵەبجە. ئەمڕۆ چالاکیمان کرد لەگەڵ لە شاری هەڵەبجەی جوان کە چالاکیەکە مەش پێکاتە بوو لە کاری وێنەکێشان و کاری گفتوگۆیەکی نەزەریاتیش بوو تیۆری بوو دەربارەی توندوتیژی ئافرەت وەکو پاڵپشتیەک لە ئافرەت لە کۆمەڵگای کوردیە و ئەمە جێمەش لەم خولە بە دەرخستنی توانای ئافرەت بوو کە ئەو توانە شارەوەی کە ئافرەت هەیەی بە هەر ڕێگای بێ بە هەر جۆرێ بێ دەرفەتێکی باش بوو کارێکی باش بوو ناوازە بوو کە بتوانێت ئەو توانە شاراوەی هەیە بە دەریبخا لە بواری وێنەکێشانە.